لە شاری سلێمانی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کۆبوونەوە یاسایی خۆی بەست. کۆبوونەوەکە بە سەرپەرشتی مامەستا عەلی باپیر بوو. تەرخان کرا بۆ چەند پرسوتەوەرێکی هەنووکەیی کە پەیوەست بە گوزەرانی هاوڵاتیانی هەرێم و دۆخی یاسایی و ئابووری عێراقەوە. لە سەرەتای کۆبوونەوەکە ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لە بەردەوامی کێشەدارایی و خزمەتگوزاریەکانی هەرێمی کوردستانی کۆڵیەوە. بە تایبەتی کە ڕۆژ بە ڕۆژباری سەرشانی هاوڵاتی خورستر دەبێت و کێشەی زیاتر ڕوو لە خەڵک دەکات. لە بەرامبەردا حکوومەت خۆی لە بەرپرسیارەتی زۆرینەی کێشەکان دەدزێتەوە. لەو چوارچێوەشدا کۆبوونەوەکە جەختی کردەوە زۆرینەی ئەو بارگرانی لە سەرشانی هاوڵاتیانە بەرەنجامی نەبوونی حکومی ڕەشید و خراپ بەڕێوەبردننی وڵاتە لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە کامی دارەدانە خراپە وای کردووە چینایەتی قوڵتر ببێتەوە و خەڵک بەگشتی هەست بە نەبوونی عەدالەت بکەن. تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکە تەرخان کرا بۆ دۆخی عێراق بەگشتی بە تایبەتی دوای ناجێگیربوونی دۆخی ئابووری و بەرزبوونەوەی نرخی دۆلاری بیانی کە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ئاسی گوزەرانی هاوڵاتیان دەبێت. لەو ڕۆژەوە ئەنجومەنی سەرکردایەتی بە پێویستی زانی لە سای بوژانەوەی ئابووری و بەرزی نرخی نەوت حکوومەتی عێراق هەنگا و پلانی بەپەلەی هەبێت بۆ کۆنتڕۆڵکردنی نرخی دۆلار و گێڕانەوەی بەها بۆ دراوی عێراقی تاوەکو سەقامگیری بۆ بازار و ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بگەڕێتەوە. لە بەشی کۆتایی کۆبوونەوەکەدا ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری تاوتوێیەوە هەوڵە گوماناویانەی کرد کە بەم دوایانە لەلایەن هەندێک کەسایەتی و ڕێکخراوە لە ژێرناوی جێندەر و توندوتیژی خێزانی خراونەتە گەڕ کە لە بنەڕەتدا ئامانجی ئەو هەوڵە گوماناویانە لێدانە لە پای خێزان و کلتور و ڕەسەنایەتی گەلەکەمان. لەسەر ئەو پرسەش کۆمەڵی دادگەری هەڵوێستی نەگۆڕی خۆی دووپات کردەوە کە دژی هەرجوڵە و هەوڵێک بۆ لەخکردنی پێگەی خێزان و تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی دەوەسێتەوە و وەک هەمیشە خۆی بە داکۆکی کار لە دین و ئاکاری جوانی کوردەواری دەزانێت. ئەو کات کۆبوونەوەکە داکۆکی لەوەش کرد خێزان و شیرازەی کۆمەڵایەتی گرنگترین پای کۆمەڵی کوردەواریە کە تا ئێستا وڵاتەی بە سەقامگیری و بەئاشتی هێشتووەتەوە. بۆ یارەوڵێک بۆ لێدان لەو پایەیە بەتوندی ڕەت دەکرێتەوە. بەرپرسیارەتی هەر لێکەوتەیەکیش دەکەوێتە ئەستۆی ئەو کەسانەی برەو بەو هەوڵانە دەدەن و لە خەمی شیرازەی خێزان و ئاشتی کۆمەڵایەتیدا نین.